هەلو واشنگتن. بەرنامەیەکە کۆپشکا کوردی یا دەنگی ئەمریکا بەڵاو دەکات. خۆشەویستانم ئەو کاتتان شاد. ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو سەرۆک و ئەندامانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانی عێراق لە پەرلەمانی هەرێمدا سوێندی یاساییان خوارد و دەست بەکار بوون بۆ ماوەی نزیکەی 1 ساڵ و نیو ئەگەر بێت و هەڵبژاردننی داهاتوو لە وادەی خۆیدا بکرێت. ئاڵوگۆڕکردنی کابینەی حکوومەت بە پێی ڕێکەوتنی استراتیژی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و وەک سەرچاوەکانی ناو یەکێتی و پارتی ئاماژەیان پێکردووە هەر 2 ساڵ جارێک ئاڵوگۆڕ لە پۆستە باڵەکانی حکوومەتدا دەکرێت بە شێوەیەک ئەگەر هاتوو پۆستی سەرۆکی کابینە لای کێ بوو ئەوە پۆستی سەرۆکی پەرلەمان دەچێتە لای ئەوی تریان. بۆیە جێی خۆیەتی بپرسین ئایا ئەم ئاڵوگۆڕە لە پۆستەکاندا پێویست بوون بکرێن؟ ئەو کار و ئەرکانەی دەکەونە ئەستۆی ئەم کابینە نوێیە بەپێی ئەو ڕاگەیاندانەی خودی سەرۆکی کابینەی نوێ یانیش هەندێک لە ئەندامەکانی داویانە زۆر گەورەترن لەو ماوەیەی لە ڕووە فەرمیەکەەوە بۆی دیارکراوە و پرسیاری هەرە سەرەکی لەوەدایە ئایا دەتوانرێت بە ساڵ و نیوێک بەرنامەیەکی کار جێبەجێ بکرێت کە مەسەلەکانی وەک یەکخستنەوەیەکی ڕاستەقینە نەک گاڵتەقینەی تەواوی دامەزراوە حکوومەتیەکان و زاڵکردنی ڕەهەندە نیشتیمانیەکان بەسەر دید و بۆچوونە تاکلایەنیەکاندا لەخۆ بگرێ. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق بەبێ جێگەر بوو، بەڵام لە دەمی ئەم ئاڵوگۆڕکردنی کابینەیەدا جارێکی تر جەختکردنەوە لە پۆستی جێگری سەرۆکی هەرێم کرایەوە و ئەم جارەش جێگری سەرۆکی هەرێم دانرایەوە. ئایا دانانی جێگری سەرۆکی هەرێم پەیوەندی هەیە بۆ ئاڵوگۆڕانەوە لە کابینەی حکوومەتدا؟ لە دەمی هەموو ئاڵوگۆڕەکانی کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستانی عێراقدا بۆ خۆم هەمیشە ئەو پرسیارەم کردووە ئایا کابینەی نوێ دەتوانێت چ شتێکی زیاتر لە کابینەکەی پێشخۆی بکە؟ ئەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی هەرێمەکە چۆن سەر و سەودا لەگەڵ کابینەی نوێدا دەکەن؟ جۆگرە ئازیزەکانمان دەتوانن بەڕاو بۆچوون و پرسیار بەشداری بکەن بە تەلەفۆنی ژمارە 1-222-619-38-61 یاخۆت بە ئیمێل لەسەر ناونیشانی kurdi@voanews.com. جا ئازیزانم بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی ئێمە و پرسیارەکانی ئێوەی خۆشەویستیش لەم بەرنامەی ئەمڕۆیی هەلە واشنگتندا میوانداری هەر یەک لە بەڕێزان دکتۆر ڕێبوار فەتاح سەر نووسەری کوردش میدیا هەروەها ڕەبین ڕەسوڵ نووسەر و لێکۆڵەرەوە دەکەین. دکتۆر ڕێبوار کاک ڕەبین سوپاسی ئامادەبوونتان دەکەم. بەڵێ کاک ڕەبین من لە لای جەنابتەوە دەست پێیەکەم لە هەرێمی کوردستانی عێراقەوە تۆ لە هەولێریت. لە پێشەکی بەرنامەکەدا ئەو پرسیارەم هەبووە بەڕاستی ئەم ئاڵوگۆڕەی لە کابینەی حکوومەتدا دەکرێت هەر 2 ساڵ و بۆ لایەک بە پێی ڕێکەوتنی استراتیژی نێوان پارتی و یەکێتی، ینی بەڕای جەناب پێویستە ئەوە ئاڵوگۆڕە بکرێت؟ من پێم وایە ئەگەر بینە سەر پێویستی ئاڵوگۆڕەکە پێویست نییە، چونکە هیچ سەرۆکی حکوومەتێک ناتوانێت لە ماوەی 2 ساڵ یا 2 ساڵ و چەند مانجێک یا ساڵ و نیوێک بتوانێت ئەو بەرنامە حکوومەی کە ڕای دەگەیەنێ جێبەجێ بکات. جێبەجێکردنی بەرنامەی حکوومی ئەرکێکی قورسە و بەسەر سەرۆکی حکوومەت و بەسەر کابینە بە تەواوی بەسەر هەموو وەزیرەکان دەبێت ئەوە پێویستی بکاتە بۆ ئەوی ئێمەش وەکو چاودێرانی سیاسی بتوانین هەڵسەنگاندنێکی ڕاستەقینەمان هەبێت بۆ ئەدای کابینەکە. پێویستمان بۆیە کاتێکی تەواویان پێ بدەین کە وا باوەکە 4 ساڵ بێ لە ماوەی ئەو 4 ساڵەدا هەڵسەنگاندنی کارە ئیجابی و کارە سلبیەکان و بەرەو پێشچوون لە کابینەکەدا تەماشا بکەین. بەداخەوە ئێمە لە کوردستان بەهۆی ئەوەی کە کابینەی شەشەم ماوەی 2 ساڵی هەبوو و 2 ساڵ و چەند مانجێک ئێستا کابینەی حوتە ماوەی ساڵ و نیوێکی لەبەردەستدایە ناتوانین هەڵسەنگاندنێکی ڕاستەقینەمانە بێت. من بۆ خۆم ئەگەر مەسەلەکە لەسەر پێویستی بێ بە پێویستی نازانم، بەڵام دیارە ڕێکەوتنی سیاسی هەیە لە نێوان پارتی وێچێتی بە پێی ئەو ڕێکەوتنانە ئەو ڕێکەوتنە تەنیا من پێم وایە پەیوەندی بە ئاڵوگۆڕکردنی سەرۆکی حکوومەت و سەرۆکی ئەنجومەنی وەزیرە پەرلەمانەوە نییە، پەیوەندی بە کۆمەڵێک ڕێکەوتنی سیاسی دیکە هەیە لە پۆستەکانی دیکەش کە ڕەنگە کەمتر باسییان لێوە کرابێ کەمتر باسی لێ بکەن
لە دەستە سەربەخۆکان، هەروەها لە مەسەلەی پۆستی جێگیری سەربڕکردنەوەی پۆستی جێگیری سەرۆکی هەرێم، هەروەها ڕەنگە کۆمەڵێک ڕێککەوتنی دیکەشەگە لەسەر ئاستی خوارەوەتر. لەبەر ئەوە پێم وایە ئەگەر مەسەلەکە بەگەویستی بێت پێویست نەبوو بکۆڕدرێ، بە تایبەتی ئەدای کابینی شەشەم ئەدایەکی باش بوو. باشە دکتۆر ڕێبوار دێمە لای جەنابێت. ئەم ڕێکەوتنی استراتیژیە نێوان پارتی و یەکێتی بۆ لە زۆر مەسەلەی هەستیاردا، لە مەسەلەی بەڕێوەبردندا دەکرێت بە سەنگی مەحک. ئەدی ڕۆڵی پەرلەمان بەڕای جەنابێت. ئەدی خۆ دیارە پەرلەمان ڕۆڵێکی زۆر ئەبێ پەرلەمان ڕۆڵی خۆی هەبێت کە دەسەڵاتێکی قانوندانانە، بەڵام هەڵبەت پەرلەمانە بڕۆ بەڕاستیێکێکە هەر تاقەیەکێکە لە ئەتوانم بڵێم لە دەیان لە سەدان دەستگا کە لە کارکەوتو کارێکی وای نەماوە بەڕاستی. یعنی ئاڵوگۆڕکەرەکانیش من بەڕاستی لەگەڵ کاگڕێبینە تەبام کە ئەو 2 ساڵی ئەو ساڵ و نیوە بەس نییە بۆی کە بتوانێت حکوومەتێک کارەکانی خۆی جێبەجێ بکات. بەڵام بگەڕێمەوە بۆ پەرلەمان، ینی پەرلەمان لە کار کەوتووە، ینی زۆر تریش بۆ بەوەی کە بێ پەنجەمۆری حیزبەکان، ینی بەڕاستی بەبیانی ئەمە گرفتەکان قوڵە زۆر زەحمەتە بزانی لە چوە دەست پێ بکەیت، بەڵام پەرلەمانە بواە ڕۆڵی خۆی هەبواە وەکو دەسەڵاتێکی قانوندانان، وەکو دەسەڵاتێک لە کوردستانە بتوانێت ڕۆڵی خۆی ببینێت و کارابێت و چاودێری هەموو لایەنێ بکە، بەڵام ئەو ڕۆڵی نەماوە بەڕاستی. باشە دکتۆر ڕێبوار بەڕای جەنابێ یەکلایکردنەوەی پۆستی جێگیری سەرۆکی هەرێم بۆ لە دەمی ئەم ئاڵوگۆڕەدا بوو کە لە کابینەی حکوومەت داکرا کە لە دەمێکدا وا پێویست بوو هەر لە سەرەتای دەست بەکاربوونی سەرۆکی هەرێمی کوردستانی عێراقەوە جێگرەکەشی لەگەڵ یا ئامادە بێ. ینی من ینی بەڕاستی یەکەم لێرە سەنگ کێشەیەکە یەکێ لەوانێک ئەوەیە کە ینی ئاڵوگۆڕەکە شتێکی تازە نایەنێتەکایەوە، کاک کۆسەد بێ بە جێگری کاک مەسعودیانە بێ بەڕاستیش گۆڕانکارێکی بنەڕەتی ناکات. وەکو تۆژە فەرمی ینی ئەگەر لۆزیکی تیا بووە بۆیە پێشتر بکرایە، بەڵام ئێستا کراوە دیارە ئەوەش وەکو کاک ڕێبین فەرمووی زۆرتر پەیوەندیە بە ئەو ڕێکەوتنەی استراتیژیک نێوانیان. اینجا ڕێکەوتنە استراتیژیش چییە؟ ئەمە پرسیارێکی زۆر گەورەیە، کەسمان نازانین لە پشت دیوارەوە کراوە، لە پشتی پەردەوە کراوە. ئەمەش خۆی لەخوات ئەمە گرفتێکی گەورەیە، چونکە ینی دەوڵەت و حکوومەت و پەرلەمان ئەمە هەمووی شەفافێتی خۆیان لەدەستێن کە ئەوەش بەشێکە بەڕاستی لە گرفتەکە. دەنا مەسەلەن کەسێ بگۆڕی بە کەسێکی تر وا بزانم گۆڕانکارێکی گەورە نەکا. سەرباری ینی سەرۆشی هەرێم خۆشی ینی وەکو پیاوی دەوڵەت یا بە ئینگلیزی بڵێم ستیتسمان ڕەفتار ناکات، چونکە ئەو لە ماڵی خۆی و حکوومەکات، ینی یەکێک جێگری بیان جێگری نەبێ بەڕاستی ڕۆڵێکی وای نابێت. بەڵام ئەگەر جێگری سەرۆک جێگری ئەگەر مەسەرەن سەرۆشی هەرێمی کوردستان بێ ئەبێ پیاوی دەوڵەت بێت، بینایەکی بە هەیبەتی لە هەولێرا هەبێت، بەیانیان بچێت بۆ ئێوە بۆ ئیش و ئێواران بگەڕێتەوە، دام و دەستگای دەست و دایرەی خۆی هەبێت. ئەو وەختە هەڵبەت جێگرەکەشی ڕەنگە بتوانێت ڕۆڵی خۆی ببینێ. بەڵام جێگرێ لە هەولێر و یان لە سلێمانی و سەرۆشی هەرێمیەک خوازانێ دەچوو لە ماڵی خۆی و حکوومەکە بەڕاستی هیچ بە هیچ جۆرێک لەو هاوکێشە سیاسیانە ناگۆڕێکە ئەمڕۆ هەیە. کاک ڕێبین نازام جەنابەت لەسەر هەمان پرسیاری هیچ کەبینیەکت هەیە؟ نەوەڵا زۆر سپاس کاکە، بەڵێن بەڕاستی قسەکانی زۆر ڕاستە. کۆمەڵێک مەسەلە هەیە پەیوەندی بە ڕێککەوتنی هەردوو لایەن هەیە، یعنی پەیوەندی بەوە نییە کە ئایا وادەی یاسایی هاتووە کاتی ئەوە هاتووە ئەو گۆڕانکاریانە بکرێنە، پەیوەندی بە ڕێککەوتنی نێوان ئەو دوو لایەنە هەیە. لەبەر ئەوە دەبینین شتەکان مدەی قانونی مدەی یاسایی خۆیان تەواو ناکەن. ئەمەش زیانی دەبێ بەڕای جەنابێت بۆ پرۆسەی دیموکراسی لە هەرێمەکەدا ئەوەی کە هەوڵی بۆ ئەدرێت. من پێم وانییە زیانی هەبێ بۆ پرۆسەی دیموکراسی، من پێم وایە زیانی هەیە بۆ جێبەجێکردنی بەرنامەی خزمەتگوزاریەکان کە لەبێ حکوومەت جێبەجێ بکات. ئەجینا بۆ پرۆسەی دیموکراسیەکە گۆڕانکاریەکە لە 2 ساڵ بکرێ لە 4 ساڵ بکرێ زۆر گرنگ نییە. ببوورە کاک ڕێبین ئێمە بزانین حکوومەت بەڵێ بمبەخشە من مەبەستم ئەوەیە ینی کارکردن بۆ ڕێکەوتنە استراتیژیە زیانی هەیە بۆ پرۆسەی دیموکراسی نەک مەسەلەی ئاڵوگۆڕکردنی حکوومەت. بەڵێ من پێم وانییە ڕێکەوتنی استراتیژیش کاری هەبێ لەسەر بڵێن کەمکردنەوەی دیموکراسی. ڕێکەوتنی استراتیژی مەسەلەیەکی ئاساییە، حزبەکان یا پێش هەڵبژاردنەکان یا دوای هەڵبژاردنەکان ڕێکەوتن دەکەن بۆ ئەوەی حکوومەت فێک بینن
بۆ ئەوەی زۆری نەمسۆگەر بکەن بەڵام ئەو ڕێکەوتنە ئەو کاتە سەرکەوتو دەبێت کە هەموو وادەکانی دیاری کراو دەبێت خەڵکانێکی بەتوانە دێنە پێشەوە پشتگیری لە خەڵکی باش دەکرێت کابینەکە دەتوانێت ئەو بەرنامە حکوومیەکە ڕێک بخات کە ئەو دوولایەنە لەسەر ڕێکەوتون ئەگەر ئەو مەسەلانە بە شێوەیەکی شەفاف وەکو دکتۆر گوتی بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە بچێت انتماع زۆر لە ڕێکەوتنانە سەرکەوتنی گەورە بەدەست دێنن لە حزبەکانی دەبێت ئەوەی ڕێژەی جەماوەری حزبەکان زیاد بکات شەفافیەت و لەناوبردنی گەندەڵی بەڵام چونکە بۆ شێوەیە سیستماتیکی بەڕێوە ناڕواکە ئێمە داوای نەکەنیە ئێمە دەمانەوێت بۆیە زۆر جار وەزعیەتی ئەوەی بە حاڵەتی ئیجابی بکەوێتەوە بە حاڵەتی سلبی دەچێتەوە ئەجزا ڕێکەوتن لە نێوان حزب و لایەنە سیاسیەکان مەسەلەیەکی ئاسایی ئینجا استراتیجی بێ یا تاکتیکی بێ. بەڵێ دەگەڕێمە وڵاتان پەیوەندیی تەلەفۆنیمان لەگەڵدایە کاک فەرمان عەلی. کاک فەرمانە و کاتەوە باش؟ ئەم کاتە باش بەڕێزم فەرموو. قسەکردن پێم وایە لەسەر پێکەنانی حکوومەت و کابینەی نوێ و پرۆسی سیاسی ئێستا هەرێمی کوردستان من لەگەڵ زۆرێک لە بەشەکانی هەردوو میوانە بەڕێزە بووم. من پێم وایە هەوڵدانێکی کارا هەبوو لە پرۆسەی دیموکراسی و کارکردنی حکوومەت لە هەرێمی کوردستاندا هەر لە سەرەتاوە لە قاڵبی ئینسانیەتدا شتێک هەیە لە شەرعیەکانیدا ئەوە هەیە ئەگەر مرۆڤ درۆ بکە هەموو لایەنە نەگەتیڤەکانی دوای درۆ لە دوای خۆ دێنێ ئەگەر نەیکرد لایەنە ئەکتیڤەکانی دوای ئەمە لەگەڵ خۆ دێنێ ئەمدا پەرلەمانی کوردستان لە ڕووی کەدەسەڵاتێکی شەرعیە لە هەرێمی کوردستاندا من پێم وایە پەرلەمان کارانیە لە ئێستادا بۆ دەست بە سەرداگرتنی یا خۆت پەرچێشکردنی ئەو پرۆسە سیاسی دیموکراتیکە لە هەرێمی کوردستاندا هەیە. من پێم وایە ئەگەر نظامانە نەبێتن لە سەردەمی پێشوودا کارێکی باش بۆ هەرێمی کوردستان کراوە. من بەس بە حاڵی خۆم دەستبینم لەو تەرۆکێکی ئێستا پێش بامان شێوە ئەوەی کە ئەو بەڕێزێکی کابینە شەشەمی بەڕێوەبەر کاکی تۆر بەرهەم تا ڕادێکی باش دەکەوتووە بەڵام دەستپێنەدانی حزبی لە دوای ئەو وجودی هەبوو لە هەمان کاتیشدا بۆ ئێستایی قوماتی ئێستا من پێم وایە نێچیزان بازانێ ئەتوانێت سەرکەوتنێکی باش لەو پرۆسێ دەست بێنێ بەڵام پرسیار ئەوەیە بۆ ئەو میوانە بەڕێزە چی بکرێت بۆ سەرکەوتنی ئەو پرۆسە لە هەرێمی کوردستاندا چۆن کار بکرێت چۆن ئەو پرۆسەیە بە شێوازێکی دیموکراسیانە ئەکتیڤ بکرێتن. سپاس بۆ ئێوە شتان. زۆر سپاس دەکەم کاک فەرمان بۆ بەشداریت لە بەرنامەی ئەمڕۆی هەلە واشنگتندا. دکتۆر ڕێبوار کاک فەرمان دەپرسێ چی بکرێ بۆ سەرکەوتنی ئەو پرۆسەیە؟ من پرسیارێک کاک فەرمانم زۆر بەدڵە بەڕاستی ینی لە دەرگای کێشەیەکی زۆر باشیە ئەو کێشەیە کە چۆن بتوانی پەرلەمان یان بتوانی دەسەڵاتەکان و سێ دەسەڵاتی کە ناسراون بتوانی هەمیان کارا بکەی بەیەکەوە و وەکو دەوڵەتێکی دیموکراتی دەوڵەت لێرە مەبستم حکوومەتیە مەقسم بەستم دەوڵەتە وەکو کوردستان وەکو دەوڵەتێکی دیموکراتی ڕەفتار بکە. لێرە کۆمەڵی گرفتێ لەو گرفتانە ئەوەیە کە بەڕاستی پەرلەمان خراوەتە پەراوێزەوە. لەبەرچی خراوەتە پەراوێزەوە لەبەرەوەی کە کۆمەڵی دەستگای کە هەن ئیشی پەرلەمانەکەن. یەکێ لەو دەستگایانە کە هەمومانەی زانین ئەویش سەرۆکایەتی هەرێمە. سەرۆکایەتی هەرێم هەم دەسەڵاتی جێبەجێکردنی هەیە هەم دەسەڵاتی قانوندانانی هەیە هەم دەسەڵاتی ئەوەشەیە کە قانونیە ڕەت بکاتەوە. یعنی ئەمە گرفتێکی گەورەی دروست کردووە لە کوردستانە کە زەحمەتی کردووە بزانێت چێ دەسەڵاتی قانوندانانە. یعنی بە قەناعەتی من ئەوە یەکەم گۆڕانکاری کە پێویستە بکرێ ئەوەیە کە سەرۆشی هەرێمە بێ پەرلەمان هەڵی بژێرێتەوە. هەروەها پێویستە سەرۆشی هەرێم لە 4 ساڵ زیاتر نەبێت. من ئەوەم بەڕاست دەزانم بۆ هەموو وڵاتێکی خۆرهەڵاتی ناوەڕاست چونکە ینی توانای ئەو وڵاتانە توانای دروستکردنی دیکتاتۆریانەیە. ئەگەر لە 4 ساڵ زیاتر نەبێت کەسێکی تازەیەتە پێشەوە ئەو کەسە 4 ساڵێکە کارەکە و ئیتر سیاست وەکو ئەوروپای لێت کە زۆرتر کارێکە ناوێت بە کارێک هەتایە کاری کەسێک بێت هەر لێوا بمێنێتەوە. یعنی وەڵی من ئاگادارم وەکو چاوتێرێکە سەیریەکەم هیچ جۆکێ لەو سیاسیانی کامڕۆ لە کوردستانیان بینم نایانەوێ بە هیچ جۆرێک دەست بەرداری کاری سیاسی بن کە ئەمە خۆی لە خۆیان بەڕاستی تەندروست نییە. ئەمە گرفتشی سەرۆکایەتی هەرێم بە قەناعەتیم بەشێکە دەگرفتەکە بەشێکنی لە چارەسەرەکە. بێزگەلەوە کۆمەڵی دەستگای تر هەیە کە کاری پەرلەمان و حکوومەتی کوردستانیشی شەلل کردووە. ڕەنگە دکتۆر بەرهەم ئاگادار بێت لەوەی کە چەند دەست خراوەتە کاری حکوومەتەوە پێشتر. بۆ نمونە تۆ ئاسایشی هەیە، دەستگای پێشمەرگەت هەیە، زرێڤانیت هەیە، پاراستن هەیە، دژە تیرۆرە هەیە، گوڵانە هەیە، لیوای تایبەت هەیە، دەستگای زانیاریت هەیە،
نازانم ئیتر ئەمە کۆمەڵێ دەستگای ترن کە هەر هەمویان بەسەر بەخۆوەک و دەستگایەکی قانونی کارەکەن بە قانونی بەستن لەوەیە هەم پێشێلی قانونەکەن هەم خۆیان وەکو قانون ئیشەکەن یعنی خەڵک سجنەکەن ئەمانە کۆمەڵێ گرفتن کە بوون بەڕێگر لە بەردەمی پەرلەمان و حکوومەت و دەسەڵاتی بڵین جودیشەریە ئەمانە هەمووی گرفتن بە قەناعەتی من ئیشی پەرلەمان و ئیشی حکوومەت ئەمڕۆ حەق ئەوە بێت کە ئەو دەستگایانی لە دەرەوەی پەرلەمان و حکوومەت و جودیشەرین ئەمانە هەموو بخێنە پەراوێزەوە هەمویان بە قانون کاروباریان ڕێک بخرێت هەمویان ئەگەر ئەبێ بەشێک بن لە وەزارەت بۆ نمونە ئەگەر دەستگای ئاسایشیە دەستگای پاراستن هەیە ئەمانە بەشێک بن لە وەزارەتی ناوخۆ نابێت دەستگایەک بن لەسەر وەزارەتی ناوخۆ لەسەر حکوومەتەوە گەزگەلەوە یعنی ئێستا بەشی دارایی و بەشی پەیوەندەکانی دەرەوە لە حکوومەت سنگراوەتەوە لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەیەم و لەسەر نەک حکوومەتی هەرێم لەژێر دەسەڵاتی سەرۆکی هەرێم و کۆمەڵێک کەسی ترن پەیوەندەکانی دەرەوە بۆچی لەژێر دەسەڵاتی سەرۆکی هەرێم وایە سەرۆکی هەرێم نابێت دەسەڵاتی پەیوەندەکانی ئەگەر پەیوەندەکانی دەرەوە بچێتەوە ناو بڵێم وەزارەتی خارجی بچێتەوە ناو حکوومەت ئەمە گرفتەکانە کە من دەستم قسەسەری ئەمە بەڵام وتنیان زۆر دەنیشانکردنیان ئاسانترە لە چارەسەرکردن بەڵام من هیوادارم کە پەرلەمان بتوانێت کارابێ هەر هیچ نەبێ هەنگاو بنێ بۆ جێبەجێ بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە. بەڵێ دکتۆر من زۆر سپاس دەکەم بەڵام تکایە چەند بتوانن بە کورتی و وەڵامی پرسیارەکان بووی بتوانین ژمارەیەکی باش لە پەیوەندیەکانمان وەربگرین. کاک ڕەبین گوێ لە قسەکانی دکتۆر ڕێبوار بوو کۆمەڵە پێشنیازی کرد بۆ چارەسەرکردن لە هەلومەرجی سیاسی هەرێمی کوردستانی عێراقدا ینی دەرفەتێک هەیە بۆ ئەو جۆرە چارەسەرکردنە؟ من كما ئێستا لەو هەلومەرجێکە لە کوردستان هەیە ئیرادەی چاکسازی و ئیرادەی چاکسازی ئیداری لە کوردستاندا زۆر کەمە ئەوەی کە ئێمە دەبینن من خۆم دەبینم ویستێکی سیاسی باڵا نییە بۆ ئەوەی ئەو کێشانێک کە دکتۆر باسی کرد چارەسەر بکرێ چونکە لە ئێستادا هێشتا ئێمە پێویستمان بەوەیە جگە لە ویستە سیاسی باڵاکە پێویستمان بەوەیە کە لە ڕووی تواناوە بتوانین ئەو مەسەلانە جێبەجێکەین بەڕاستی دەبێت مكتبی سیاسی حزبەکان دەست بە حکوومەت بەردەن بە یەکداری کەسێک کە ڕادەسپێرێ حکوومەت بەڕێوە بە حکوومەت بەڕێوە بە بۆی بتوانێت سەرکەوتوو بێ ئەمە بینیمان لە کابینی شەشەم ئەو هەموو ڕێگریانەی خرایە بەردەم کابینەکەی دکتۆر بەرهەم و هەموو فشارێکی خرایە سەر کابینەکە بۆ ئەوەی سەرکەوتوو نەبێ من پێم وایە دیسانەوە ئەو جۆرە فشارە بە شێوەیەکی دیکە بە شێوەیەکی دیکە و بە زۆرێکی دیکە ڕوبەڕووی کابینی هەفتم دەبێتەوە کاتێک کە دەیەوێ هەنگاوێک باوێت بۆ چاکسازی و بۆ ڕێخستنەوەی حکوومەت لە هەرێمی کوردستاندا تا ئێستا عقلیەتی شۆڕژێری لەناو کوردستان زاڵە بەسەر عقلیەتی دەستوری لە هەر وڵاتێک عقلیەتی شۆڕژێری زاڵ بوو پەرلەمان وەکو مؤسسەیەکی دەستوری ناتوانێت ڕۆڵی تەواو و گەورەی خۆی ببینێ. بەڵێ پەیوەندیی تەلەفۆنیمان لەگەڵایە کاک بەهمەن لە دانیمارکەوە. کاک بەهمەن ئەو کاتت باش؟ ئەو کاتێ ئێوە باش و سپاس بۆ جەنابت و بۆ خراپنی میوانەکان و بەرنامە جوانەکەتان و رادیۆ کوردی دەنگی ئەمریکا و هەروەها ئەو خزمەتەی بە میلەتی کوردەکە بەبێ جیاوازی من ئەگەر باس لە پرینسیپی دیموکراسی فیدرالیزم ئەکرێت لە باشووری کوردستان من لە دوو بوارەوە مافێکی ڕەوای خۆمە وەکو ڕۆژنامەوانێک وەکو تاکێکی کوردی ئەو کۆمەلگایش ڕای خۆم دەرببڕم من ئەپرسم یعنی ئەم اتفاقیە استراتیژیەی نێوان هەردوو دەسەڵاتی سەرەکی پارتیوێکەتی ئەبێت تاکەی هەر ئاوا بەردەوام بێت و حساب بۆ ئۆپۆزیسیۆنەکان نەکرێت و حساب بۆ گەلی کورد لە باشووری کوردستان نەکرێت مەبەست لەوە نییە کە حسابی بۆ ناکەن مەبەست لەوەیە بە پێی پێویست و بە پێی واقعیەت و حقایق نەخێت نەگوێ لە خاستی و ملەتی کورد ئەگرێت لە باشووری کوردستان نە حساب بۆ ئۆپۆزیسیۆنەکان نەکرێت من نمونەیەکێنمەوە لەناو پەرلەمانە لە کاتی کابینەی شەشەمە با بڵێن جەنابی دکتۆر کەمال کەرکووکی ئەو بەڵگەکان دەورە ئاشکرا بوون و ئاشکرا شەبن کە 1 ملیۆن $1 ملیۆن مەصرف کراوە بۆ کامێرەی سێخۆڕی
بۆ ناو پەرلەمان و کاک بەهمەن میانی ئێمە ئەپرسین ئەندام پەرلەمانێک کە نەتوانێت ئازادانە لەوێ داکۆکی لە مافڕەڕەواکانی گەلی کورد لە باشووری کوردستان ئەپرسین ئەو ئەندام پەرلەمانە خۆ بەڕێی تەنیا خۆی بە دەنگی تەنیا خۆی نەهات دەنگی هەزاران مرۆڤی ئەو کۆمەلگایە هێناو پەرلەمانەوە و هەروەها ئەپرسین یعنی تاکەی ئەبێ ئەو دوو دەسەڵاتە هاڵوگۆڕ بکەن لەناو خۆیانە کابینەی پێنجەم نازانم ئەویان بێت و کابینەی شەشەم ئەمیتریان بێت و کابینەی حوتم بگەڕێتەوە بۆ لای باپیر و یعنی ئێمە کە باس لە دروستبوونی ئایندە و کوردستان و کۆمەلگا ئەو دەوڵەت و پێشکەوتنەکەن بێت بە ئایدۆلۆژیایەکی نوێوە بە سیاسەتێکی نوێوە بە نەک ئەوەی باشە من ناڵێن ئەوان خزمەتیان نەکردووە ئەوان شۆڕشیان نەکردووە ئێمە ئەزانین و هەموو شتانە لە بەرچاوە بەڵام خۆ نابێ هەتا شەهر ئەوان بە چەسبی سیکۆتینەوە لەسەر کورسەکان دانەچن یعنی ئێمە زۆر گەندەڵیمان هەیە کێشەوگرفتمان هەیە لەناو ئۆپۆزیسیۆنەکان لەناو دەسەڵاتە ئەبێ ڕاوبۆچوون لەناو ئۆپۆزیسیۆنەکانیش وەربگیری حساب بۆ ئەوانیش بکرێ ئەگەر بێتەوە ئۆپۆزیسیۆن ئەگەر باس لەکوێی پرینسیپی ئەساسنامەی فیدرالیزم هاتووە کە ئۆپۆزیسیۆن بایکۆتی حکوومەت کابینەی حوتەم کابینەی حوتەم هەر بکەنەما ئۆپۆزیسیۆن نییە لەو کۆمەلگایە وجودی حسابیشی بۆ ناکە من نامەوە مافی کەسێکی تر بخۆم ئەوەی کە بتوانێت پێدان بکە قسە و باز زۆرە و تێڕوانی زۆرە بەڵام من ڕجاشەکەم هەر کەسێک کە خۆی بە بەرپرسی ئەو کۆمەلگای و ملەتی کورد لە باشووری کوردستان ئەزانێ ئەبێ زۆر بە دڵێکی فراوانەوە ڕەخنە تێبینی گوێگرتن لە هەموو تاکێکی ئەو کۆمەلگایە وەربگرێت و وەڵامی باتەوە من سپاسی ئەوە کە زۆر سپاس دەکەم کاک بەهمەن بۆ بەشداریەکەت کاک ڕێبین دکتۆر ڕێبوار بەرلۆی بێمە لای ئەوە پەیوەندیشکی تەلەفۆنیمان لەگەڵایە کاک عەدنان جاف کاک عەدنان ئەو کاتەوە باش هەموو کارێکتان باشتان باش و بەخێرازی میوانی بەڕێزەکانتان دەکەم سپاس دەکەم هیوادارم سەرکەوتن لە هەموو کارەکانتانە وەڵام من پرسیارێکم هەیە بەداخەوە ئەڵێن هەموو هەرچەندە کابینەکانی حکوومەتی هەرێم ئەگەر هی پارتی بێن یەکێتی بێ بەڵام تاکو ئەم ڕۆژ یەکەم دانیشتەکانێک کە ئەو کێشانەی کە لە نێوان پایتەخت ینی بەغدا و لەگەڵ کوردستان هەیە کێشەکان زیاتر کێشەی مادی یان موچەیە بەتایبەتی ئێمە وەکو کارکوچیەک و وەکو ڕۆژنامەیەک کە لە بەغا کار دەکەم هیوامە خواستکەوە دانیشتەکانی حکوومەتی یاریە کوردستان یەکەمدا لەسەر جێبەجێکردنی مادەی 140 بووە نەک لەسەر مەسەلەی کێشەی نەوت و پێشمەرگە و سنوورەکان چونکە بە هەردوو حزبەکەوە کە داواکەن یەکێنە لە خۆتی کوردستانێکی تێژاڵێ دڵی کوردستانە بەڵام مشکلەکانە لە کاتی دانیشتەکان و دانوستانەکان لەگەڵ لایەنەکانی تری لایەنە سیاسیەکانی تری بەتایبەتی عەرەب یەکەم دانیشتەکان باسی موچە ئەکرێ باسی نەوتەکرێت کێشەکانشی ئێستاشە لەسەر لە نێوان هەرێمی کوردستان و بەغا زیاتر لەسەر نەوتە و لەسەر پێشمەرگەیە هیچ ڕۆژێ لە ڕۆژان هەستێکی ئەوەمان نەدراوە وەکو کەرگوچێک وەکو ڕۆژنامەیەک کە ئاگام لە کێشەکانە باسی مادەی فەڵچە نەکرێت کە بە جددیشی بۆ بکرێت تەنانەت بەس کۆبوونەوە و قسەکردنە بەڵام لەسەر مەسەلەی پرۆژەی نەوت و گاز شەر ئەکرێەوە تا هەردوو لە ڕاگەیاندنی تور دەکارێنێن هیوادارم لەوانەی کەوا بەرپرسن لەو کەیسا بۆ مادەی 140 جێبەجێ نەکراکەوە کورد لە کاتی خۆی لە 2003 ئەیتوانی هەموو فەرمانەکانی خۆیان بەکاربێنێت و هەموو یاسای بەکاربێنێ هیوادارێنێ شەکلم لەو بەرپرسانێکەوە لە ئێستا کابینەی 6 بۆ یان لە کابینەی 7 تەبیعی حەزەکەن سەرکەوتوو بن بەڵام ئەگەر کێشەکان بەم شێوە بڕوا هیچ ڕۆژان خەڵکی کەرکوو وێدی بە ئەم حکوومەتەی هەرێمە نییە. زۆر سپاس دەکەم بۆ بەشداریەکە و کاک عەدنان کاک ڕەبین پرسیاری کاک بەهمەن دەپرسێ ئەم ڕێکەوتنی استراتیژیەت تاکەی دەبێ هەروە بەردەوام بێ بەلای من پرسیارەکە نابێ ئەوە بێ کە هایا ڕێکەوتنی استراتیژی تاکەی دەبێ بەردەوام بێ پرسیارەکە دەبێ ئەوە بێ تاکەی حزبەکان ڕێگە نادەن حکوومەت بە سەر بخۆی ئیش بکە وەکو گوتم مەسەلەی ڕێکەوتنی استراتیژی لە هەموو وڵاتێکە هەڵبژاردن دەکرێت حزبەکان لیستەکان ڕێک دەکەون بێکەوە دەچن لیستێک تێک دێنن و حکوومەت تێک دێنن و دەبێ ئەو شەرعیەتە بدەین لە حزبەکان حەقی خۆیان ڕێکەوتن بکەن بەڕاستی وەکو هاوڵاتیان نابێت ڕێگە لە حزبەکان بگرین ڕێکەوتنی سیاسی نەکەن لەگەڵ یەکتر بەڵام کە ڕێکەوتن دەکەن دەبێت ئازادی سەربەخۆی بدەن و حکوومەتە ماوەی 4 ساڵەکەی خۆی تەواو بکە خەڵکی بەتوانە لە کابینەکەدا بمەزرێنن
پەرلەمانەکە بە حێزبی ئەکتیڤ بتوانێت محاسبەی حکوومەتەکە بکە بانگێشتی وەزیرەکان و سەرۆکی حکوومەت بکە لێ پێچینەوە بکە نابێ ئێمە تدژی یەکگرتنی دوو حزب یا ڕێکەوتن بین ئەو تا مثلەن ئێستا هێزەکانی ئۆپۆزیسیۆن ئەو سێلایانە دوو ئیسپانیەکە و گۆڕان ڕێکەوتنێکیان هەیە زۆرێک لە ڕێکەوتنێکیان هەیە ئەگەر ناوی ڕێکەوتنی استراتیژی نەبێ سبەینی ئەوان لە شوێنێک لە سەڵاتێک وەردەگیر نابێ ئێمە بڵێن ئەوان نابێ ڕێک بکەون بەیەکەوە دەبێ هەر کەسە بەتەنیا بێ نابێت دژی ڕێکەوتن بین بەڵام دژی ئەو زۆر ڕێکەوتن نەبین کە حکوومەت لە پەلوپۆ دەخات دژی ئەو زۆر ڕێکەوتن نەبین کە دەبێتە بەردەست لە بەردەم چاکسازی لە هەرێمی کوردستان دەبێت ئەوەی بڵاوبوونەوەی گەندەڵی ناهێنە ئیرادەی سیاسی دروست ببێ بۆ ئەوەی کوردی گەلی کوردستان بەرەو پێش بڕۆ. بەڵێ دکتۆر ڕێبوار کاک عەدنانجاف بڕێک لە تەوەری سەرەکی بەرنامەکەمان دەڕواتە دەرێ بەڵام مافی خۆیەتی وەڵام وەربگرێ بەڕای جەنابی کێشەکان لەگەڵ بەغدایە ینی ئەوەندەی جەخت لە مەسەلەی دارایی دەکرێتەوە جەخت لە مەسەلەکانی تر کراوەتەوە یاننا بەڕاستی ینی کێشە لەگەڵ ینی زۆرتر ینی ڕاشکای بڵێم بەڕاستی بڕوا ناکەم ینی دەسەڵاتی کوردستان بایەخێکی وها بە مادەی 140 بات لەبەر کۆمەڵی کێشە هەیە لێرە یەکێ لەواناوەیە کە ئەگەر ئەو ناوچە دابڕاوانە بێنەوە سەر ینی نەکبێنەوە بێنە سەر کوردستان کوردستان بەڕاستی پشکی پارتی لە هەڵبژاردنە زۆر کەمەکاتەوە چونکە ئەو ناوچانە بەڕوونی بڵێم مووسڵە کەرکووکە خانەقین و دیا بەشێکە لە سەلاحەدین ئەوانەی باشووریان ئەوانە زۆرتر یان یەکێتین یا گۆڕانن مووسڵیش بەڕاستی لەگەڵ پارتیان ناکۆکە لەبەرەوە بە قەناعەتی من پارتی زەرمەندێکی زۆر گەورە بێت لە جێبەجێکردنی مادەی 140 لەبەرەوە بەلای من زۆر لەژێر سەرکردایەتی ئەمڕۆ کە پارتی باڵا دەستە زۆر بە زەحمەتی زانم مادەی 140 جێبەجێ بکرێ یان تەنانەت هەنگاویش بۆ بنژێ لەبەرەوە بینین لە چەند ساڵی ڕابردووە هەنگاوێکی جدی بۆ مادەی 140 نەنژاوە زۆربەی کێشەکان لەگەڵ بەغا کێشەی تربوون کا وەش کێشەی دارایی ینی بەڕاستیەوە ڕای منە کاک ڕەبین دێمەوە بۆ لای جەنابەت دەچینە تەوەرێکی تر کابینەی نوێ دەتوانێت چی بکە کە کابینەی پێشتر نەیتوانیوە بیکە ینی ئەمە نەکرد بۆ کابینەی حوت کابینەی 6 دەیتوانی چی بکە کە کابینەی 5 نەیتوانی بیکە یا 5 بۆ 4 بۆ 3 بۆ 2 بۆ 1 بەڕاستی من پێم وایە گەورەترین کارەگە هەر کات کابینەیەکی حکومی لە ماوەی ڕابردوودا بیکردبایە بەتایبەت لە کابینەی پێنجەمەوە دەبایە دەست پێ بکەین هەرێژ ئەوەیە پلانی استراتێژی درێژخایەنمان هەبێ بۆ بەرەنگاریبوونەوەی گەندەڵیدا هەرێمی کوردستاندا چونکە ئەوەی ئەوڕۆ کێشەی بۆتە کێشەی گەورەی ئیداری و سیاسی بۆ هاوڵاتیان لە هەرێمی کوردستان کێشەی گەندەڵیە ئێمە ئەگەر کێشەمان هەبێت لەگەڵ بەغدا کێشەمان هەبێت لەگەڵ لە هەر مەسەلەیەکی دیکە بەڵام ئەگەر لەناوە خۆمان مەسەلەی گەندەڵی و نەبوونی نەعەدالەتی لە هەرێمی کوردستان چارەسەر نەکەین من پێم وایە ئایندەی هەرێمی کوردستان بەرەو ڕاستەیەکی نادیاردا هەڕوا و ئەتەسی هەیە لەسەر ئەزموونی دیموکراسی لە هەرێمی کوردستان بەهۆی ئەو هەموو گەندەڵی و نەعەدالەتیە کە لە هەرێمی کوردستاندا بڵاو بووتەوە بەرەو من پێم وایە دەبایە لە کابینەی پێنجەمەوە پلانێکی استراتیژی هەبایە لە هەرێمی کوردستان پلانەکە بە پێی ساڵەکاندا بەش بکرا بوایە ئەرک و کارەکان دەستنیشان بکرا بوایە لێژنەیەکی باڵا هەبێ متابعە بکە ئەرکەکانی پەرلەمان چییە حکوومەت و وەزارەتەکان چییە سەرۆکایەتی هەرێم چییە هەموو لایەک بەیەکەوە بەڵام بەداخەوە ئیرادەی سیاسی نەبووە تا ئێستاش من بەڕاستی ئەو ئیرادە سیاسی ڕاستەقینەیە نابینم قسە دەکرێت لەبارەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی راپۆرت بڵاو دەکرێتەوە لەبارەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی بەڵام ئەوەی من دەیبینم محاسبەی چەند مۆزەفێکی زۆر بچوک دەکرێت لە چەند وەزارەتێک لەسەر ئەو مەسەلانە لە کاتێکدا دەبێت محاسبەی خەڵکانی زۆر پایە بەرز و گەورە بکرێت لە ناو مەکتەبی سیاسیەکاندا ئیرادەیەک هەیە بۆ بچووکردنەوەی ئەو مەسەلەیە لە چەند کەسێک و محاسبەکردن و دادگاییکردنی چەند کەسێک و تێپەڕاندن و دەرچوونی چەند کەسێک ئەگەر ئێمە لە هەرێمی کوردستان مەسەلەی گەندەڵی چارەسەر نەکەین من پێم وایە ئێمە لە بەرەو ئایندەیەکی نادیارداوین بەڵێ دکتۆر ڕێبوار بەڕای جەنابێ لەم ماوەی پێشووە عیماد ئەحمەد جەگری سەرک وەزیری کابینەی حەوت ئاماژەی بەوە کرد لە ماوەی 45 ڕۆژدا ئەو وەزارەتانەی کە هەتا ئێستش دیاردەی دوو ئیدارەییان تیادایە یەک دەخرێنەوە لە کابینەی پێنجەوە هەوڵ دەدرێت بۆ یەکخستنەوەی ئیدارەکان هەتا ئێستەشی لەگەڵدا بێ نەکراوە بەم 45 ڕۆژە دەکرێت نەخێر ئەو پرسیاری کورتێ ئەگەر حەزیەکە شرۆڤە یەکەم دەخێر ناکرێت حەز دەکات 45 ساڵی کەشی بەری ناکرێت
ئەزانی بۆچی ناکرێت لەبەرەوەی کە دەستگا نییە ئەگەر بتەوێت تۆ حیزب یەک ناگری هەموو کەسێک واقعا کە دۆ حیزب ئەجەندە و پرۆگرامی خۆی جیاوازی خۆیانەیە بەڵام لەبەرەوەی کە کوردستان ینی وەزارەتەکان و هەموو لایەنێکی حکومی نەکراوە بە دەستگا لەبەرەوە زۆر زەحمەتە بتوانێت یەک بگێتەوە بەڵام ئەگەر وەکو سەیری وڵاتێکی ئەوروپی بکەیت مەسەن سەیری بەریتانیا بکە کە کۆمەڵێک سیڤڵ سێڤن کۆمەڵێک بڵین فرمانبەر کە دەستگاکان بەڕێوابەر سیاسەکان یەن بڵین وەکو حکوومەت سیاسەتی خۆیان جێبەجێەکەن ئەوە قبوڵە بەڵام ئێستا لە تەپڕی سەری دەستگاکانی حکوومەت هەموو دەستگایکی کوردستانەوە هەتا بنی پێ حیزبیە ئێم حیزبیە چۆن یەکەگرێت و یەک ناگرێتەوە من بە ینی زۆر بە زەحمەت هێسن پەیوەندیکی تەلەفۆنیمان لەگەڵدا لە هەولێرەوە کاک مەلا محەممەد کاک مەلا محەممەد ئەو کاتت باش هەموو کاتێتان باش فەرموو والله من أمس عليكم هاي اللوم وأنا ميك لا تنو بلى فعليا أواني كدواي جابونا وأكن جماعتي أوبتيسونو هكي قرانو يقدروا أوانا لو روجي والدواء أكن كتاو كنت ساكن هيك المهم اللي تلكزوا وإيش تكبير ينقصون لو لا كانوا هاي أجر أوان راس أكلوا دواي تتأكل بوم اللي تكبر بونا سندوا تايك وكان أمريكا شكال بكم من الحكومة خليهم غزل ميلتك بل حكومة قانوني نية بونا سندوا تايك كان وقوة في أمان جنة هو اليوم سليماني جاوي من حقي خويان بكن أجر بوم اللي تكبر خوة وأجر أذان كسر خواتي وان أمريكا تقول لنا ديو كسيشان بونا كاس بوشيشان بو تايك خوشيشان بونا يسونا كل بو خدنيان تواني وقت ليبيا وقت سوريا جماعات في هذه الشجار بنيا نيكو أخوان هذه الشجار شاب كانوا شاريك شكل كان كأذان بإيش شكل بأشي حلالي وأمريكا تستيان بقسيان ناكل كذي كان بنات الجروة قد يخوفوا خلما لما ناكل تاريخ شعبي سوريا بكن رولي دفدات اللي جتوجني تاريخ شعبي ليبيا بكن شوف لاقي بكن لا وتبع أشي الأمريكا شكل بكن بين هاي الشجار بجيب يا كيف بيا الناس اللي دروا بيا الناس كانوا وش لنا وهيش أنت ناتي هذه بوشي وابلو آجا ولا يرن بەڵێ کاک محەممەد بەڵێ باشە زۆر سپاسی بەشداریەکەت دەکەم کاک ڕەبین ئەگەر جوابێکت هەبێ وەڵامێک هەبێ بۆ کاک مەلا محەممەد زۆر سپاس کاک بەڵێن من جوابێکم نیە بەڕاستی دەبێ لە سیاسەت دەبێ هەم بەسەڵات قبولی ئۆپۆزیسیۆن تام ئۆپۆزیسیۆن من لەگەڵ ڕێی کاک محەممەد نیم بەشەڕوو ئەوان بدەین هێزی تەکداری بەکاربێنن یا ئۆپۆزیسیۆنە بەرامبەر بە ئۆپۆزیسیۆن بەکاربێنین بەسەڵات لە هەرێمی کوردستان خەبەر و کەم و کوڕی هەیە بۆ هۆی ئۆپۆزیسیۆن دروست بێ دەبێ ڕێز لە ئیرادەی ئۆپۆزیسیۆن بێت بژیرە چونکە ئەوان ژمێنەرایەتی خەڵک دەکەن دەنجیان هەیە نوێنەریان هەیە لە پەرلەمان دەبێت بە هەموو لایەک ئۆپۆزیسیۆن و بەدەسەڵاتەوە بیر لە چارەسەری ئەو کێشانە بکەینەوە چونکە ئایندی هەرێمی کوردستان بەتەنیا هی پارتی بێچووتینە هی هەموو لایەک هی هەموو میلەتی کوردیا پەیوەندیی تەلەفۆنیمان لەگەڵایە کاک ڕێبوار هەژار کاک ڕێبوار بەڵام کاتتان باش ئەم کاتەوە باش کاک ڕێبوار فەرموو بەڵێ وەڵام من گوێم لە هەندێک لەو بەڕێزانە گرەوانەی کە بەشداریای بەرنامەکەیان کردووە بە تایبەتی کاک دکتۆر ڕێبوار لەگەڵ ئەو برادەرەی هەولێر کاک مەلا محەممەد یانی قسەکردن لەسەر کابینەکانی حکوومەتی هەرێم بە یانی لە ڕابردوو ئەمانەی کە تازەش دێ وەکو حەوت و بەدوای حەوتیشە پێشبینیکردن بۆ هەندێک پێشبینیکردن لە ڕووی بە نەگەتیڤ لەو بڕایانی هەڵسەنگاندنێکی تەندروست بێ بۆ حکومڕانی لە کوردستانە ڕاستە ئێمە ئەزانین لە هەرێمی کوردستان وەکو ئەگەر مقارنەی بکەی بە وڵاتە پێشکەوتەکانی وەکو بەریتانیا و ئەمریکا و وڵاتە ئەوروپیەکان مقارنەکردنی ئەمە بەڵام ئەمە ناکرێ بڵێن وڵا لەبەرەوەی گوناحە نابێت دەستی بۆ بەرین ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستان هەتاکو ئێستا وەکو پێویست وەکو ئەم وڵاتانە کاری نەکردووە بەڵام ئەگەر بێت و سەیری ڕابردووی کوردستان و سەیری حکومڕانی بکەین لە کوردستانە بەڕاستی ئەمڕۆ هەنگاوێکی ئێجگار گەورە نراوە بۆ بەجیهاتنی خەونی ئەو کەسانەی کە خەون بە حکوومەتێکی پێشکەوتووە ئەبینن بەڕاستی من باسی تەنها کابینەی شەشەکەم کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا توانی چی بکە بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکی کوردستان دیارە پێشتر ئێمە هەڵسەنگاندنەکانمان
بۆ کابینەی شەشیش وەکو کابینەکانی تروا بوو بەڕاستی دەمانەوێت حکوومەتی هەرێمی کوردستان هەرگیز ناتوانێت فڵان بەرنامە جێبەجێ بکە حکوومەتی هەرێمی کوردستان هەرگیز ناتوانێت خۆی پاک بکاتەوە لەو گەندەلانەی کە پێشتر خەڵک باسی لێ کرد من ناڵە حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی شەش پاک بۆتەوە بەڵام ئەتوانین بڵێن کابینەی شەش بەڕاستی هەنگاوێکی جددینە بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بخاتە سەر ئەو سکەی کە پێویستە لەمەودا ئیدامی پێ بدرێت لادان لەو سکەیە ئێستا هەموو کەسێک پەنجەی ئیتیهامی بۆ درێژەکە کە بە هیچ شێوەیەک حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کابینەی حەوت و کابینەکانی داهاتووش نەتوانن خۆیان لابدەن لەسەر ئەو سکەیە بەنمونە ئەگەر من باسی کاگرێبوار ئەگەر ببەخشی ینی ئەگەر پرسیارەکەت هەبێ چونکە کات زۆر کەم ماوە لای من پرسیارەکەم ئەوەیە لەبەرەت تۆ پرسیارێک لە کاک دکتۆر ڕێبوار کرد من کاک دکتۆر ڕێبوار یەکسەر بە زۆر کوردی جوابی دایەوە وتی نەخێت پێشبینیکردنت بۆ حکومڕانیەتی کوردستان ئەگەر بگەڕێتەوە بۆ ساڵەکانی ڕابردوو من پێم وایە هەڵەیەکی هێزگار دەکا تۆ لەسەر چه ئەساسێک ئێستا ئەتوانی کارنامە و توانای ئەم کەسانە بخوێنیتەوە کە ئێستا لە کابینەی حەوتە ئیشەکەن کە ئەڵەن هەنگاوین بۆ یەکگرتنەوەی کابینەی بۆ یەکگرتنەوەی هەردوو ئیدارەکە ینی ئەو وەزارەتانی کە ئیدارەکانیان تێدا بووە بزانم دکتۆر ڕێبوار ئەگەر تێبینیە کێ بێت دکتۆر نەخێر من قەناعەتم بەوە نییە کە یەکە دەگەبرنەوە لەبەرەوەی کە وەکوتم دەستدانی لە کوردستانە لەبەرەوەی کە ینی حەزەکەی مدەتی حەزەکەی 45 ڕۆژکا وەستینە بزانین چی ڕۆیە بەڵام لەبەرەوەی کە دەستگانێ لەبەرەوەی کە هەموو لایەنێک لە تەپی سەرەوە تاکو و بنی پێی حیزبیە حیزبی ژەک ناگرێتەوە بەڵام ئەگەر دەسڵات بگۆڕایە مەسەلەن دەستگا دابمەزرایەوە پەرلەمانکاری خۆی بە حکوومەتکاری خۆی بە قەناعەتی من یەکێگرتەوە بە قەناعەتی من یەک نەگرتنەوەی ئیدارەکان یان ئەو وەزارەتانی کە جیاتایە تا جیاوازن هینە نیشانەیە هۆکارەکە نییە هۆکارەکە ئەوەیە کە باسم کرد پێش بەڵێ بە پەیوەندیشکی تەلەفۆنیمان لەگەڵایە کاک ڕەبین عومەر کاک ڕەبین ئەلۆ کاک ڕەبین فەرموو جۆمان لێتە سپاس بۆ تەوەرەکە و بۆ بەشداریکردنی بەندە بەڕاستی هەرێمی کوردستان و بەراوردکردنی هەرێمی کوردستان بە بەریتانیا و ئەمریکا و وڵاتانی عەرەبی و یاخود هەر وڵاتێکیشە بەڕای من شتێکی غەڵەتە چونکە هەرێمی کوردستان تایبەتمەندی خۆی هەیە دۆخێکی تایبەتی خۆی هەیە هەرچەندە ئەم وڵاتی ئێمە تازە سەرداوەکانی دیموکراسی پیادە ئەکرێت بەنمونە کابینەی شەش من حەزەکەم لەسەر کابینەی شەش هەندێک قسە بکەم هەڵبەتە ئەو کابینەی شەشەم بەڕێز دکتۆر بەرهەم سەرپەرشتی کابینەکەی کرد کە بەڕاستی کابینەیەکی تەکنۆقرات بوو هەندێک کەسایەتی بەڕاست ئەو کەسایەتیانە هاتنە پێشەوە لەم کابینەیە کە زیاتر مۆرکێکی حیزبایەتیان پێوە نییە بە جۆرێک جیاوازتر لە کابینەکانی کە زیاتر فەرماندە و عسکەریەکان بەڕێوانە بێت ئەگەر تەماشاکەی سێرەکەی پرۆفیسەر و یاریدەرەکانی پرۆفیسۆر و دکتۆرا و ئەوانەی کە ئەو ماوەیە حکومڕانی کوردستانیان کڕۆ بەڕاستی بە شاری سلێمانی ئەگەر من کەیەکێکم لە شاری سلێمانی ڕژیم هەندێک گۆڕانکاری کراوە هەندێک خەڵک لە بەڕێوەبەرایەتیەکان و لەو جونگە ئەساسیانی ناو شار کە بە شار بەڕێوە بن ئەمانە هیچیان حیزبی نین هەتا گلەی لە بەڕێز دکتۆر بەرهەم کرا کە هەندێک بەرپرسی حیزبی لابردووە یاخود کارێکی تری ئەو بودجێ حیزبەکانی کەم کردەوە بەڕاستی ئەمانە هی ئەوەیە قسەی لەسەر کرێ یعنی کۆی ئەمانەش و کۆی قسەکردن لەسەر حکوومەت نابێت و حەڤی شوباتت بیر چێ کە قەیرانێکی گەورە بوو هەرێمی کوردستانی تێکە و هەندێک هێز و لایەنی سیاسی بوو لە مەرامی خۆیان و یاخود کەوتوبوونە سواری شەپۆلێک کە بێ ئەوەی بیر لەوە بکەن و کە کوردستان هەرێمێکی ڕاستە ئێمە ئێستا لە ڕووی ئیداری و سربەخۆین و هەندێک سربەخۆی نزیک لە دەوڵەتمان هەیە بەڵام ئەکرێ ئەم هەرێمە تا ئێستا پێگەیەکی دیاریکرا و یاخود موقعەیەکی استراتیژی پێگەیەکی نێودەوڵەتی نییە حتا ئێمە لە وڵاتانی دەوروبەر ئەفو باو قسێ بکەم زەحمەت نەبێ وڵاتانی دەوروبەر هەر ڕۆژێ بیانەوێ کە ئەتوانن ئێمە لە برسا بمرێنن بەڕاستی یعنی ئەبێ بزانین ئێمە لە شۆ ژین لە شۆین لە شۆ سیاسەتەکەین یعنی بە مەنتیق بەڕاستی مەنتیق لۆژیکانە بیرکەینەوە بۆ ئێمە باشترە بەڕاستی بەس من زۆر گەشببینم بە نەک من ناتوان بڵێم پرۆسەیەکی تەواو 100% هەیە لە هەرێمی کوردستان پرۆسەیەکی دیموکراتی 100% هەیە نییە
ئەمە لە هیچ دنیایەکانیە بەڵام ئەکرێ نیەتێکەیە بۆی کە هەرێمی کوردستان بە دیموکراتی بکرێ هەرێمی کوردستان بەرەو کۆمەلگایەکی مەدەنی و بەرەو کۆمەلگایەکی کراوە و ڕخنە و جانی ڕخنەگرتن لە خۆ گەشە بکە دلیل بۆ ئەوەش ئۆپۆزیسیۆن چۆن لەدایک بوو لەدایکبوونی ئۆپۆزیسیۆن ئەو پرسیارێک کە بێ برادرانی ئۆپۆزیسیۆن خۆیان وەڵامی خۆیان بنەوە کە ئەمە تۆ لە ژینگەیەکی تەندروست و لە ژینگەیەکی ئازاد و دیموکراسیە ئۆپۆزیسیۆن لەدایکە بێ ڕۆڵی خۆشیان بینی بەڕاستی شەقامیشیان گرت و چوونەتە سەر شەقامیش و هەرچەندە توندوتیژی ڕوویا لە ماوەی ڕابردوودا بەڵام من لەگەڵ ئەوەیان نیم بەڵام خۆشبەختانە هەرێمی کوردستان بەرەو هەنگاو جار بەجار هەنگاوەکانی خێراترە بێ بەرەو دیموکراسی هیوادار ئەمە وڵاتە بەرەو باشتر بڕۆ هەمومان بە ئۆپۆزیسیۆن و بەلایەنە سیاسیەکانەوە کەسمان یەکتری نەسڕینەوە هەرێکەوە ڕۆڵ و سەنگی و قورسایی خۆی هێڵنە و جەماوەرە هیوادارم هەمومان بتوانین دەست لەناو دەست ئەم وڵاتە بەرەو پێشەوە بەرین و من هەرەوەی لە چاوەڕانەکەم ئینشاڵڵا. زۆر سپاسی کاگرەبین عومەر دەکەم بۆ بەشداریەکەی. کاگرەبین ڕەسوڵ نازانم هیچ تێبی نیەکت هەیە لەسەر قسەکانی؟ زۆر سپاس. وەڵا قسەکانی بە شێوەیەکی گشتی ئەگەر من تەماشای بکەم ئەوەی کە لەواقعی کابینی شەشەم ڕوویدا کابینی شەشەم دووساری ئەزمەیەکی گەورەی سیاسی بۆ هەم لە بیدایەتی دەست بەکاربوونی ئەوەش بێگومان کاری کردە سەر بەڕێوەچوونی ئیش و کارەکان و بە دروستبوونی کێشەی سیاسی گەورە. ئەو وەضعی کە ئێستا لە ئارادایە بۆ کابینی هەفتەم وەضعێکی لەبارە. من پێم وایە دەکرێت کابینی هەفتەم تەواوی ئەو بەرنامەیە تەواو بکات کە لە کابینی شەشەمدا پلانی بۆ دانرابوو نەتواندا تەواو بکات. هەروەها ئەو پرۆگرامانەش کە لە کابینی شەشەم دەستی پێکرا دەکرێت درێژەی تێبدا. ئێستا وەضعی کوردستان من پێم وایە جۆرێک لە تێگەیشتن هەیە هەم لە نێوان ئۆپۆزیسیۆن هەم لە نێوان دەسەڵات لێک نزیکیەک هەیە. من پێم وایە دەبێت هەموو لایەک هەوڵ بدەن ئەو جۆرە لێک نزیکیە پەرەپێ بدرێ بۆی هەرێمی کوردستان زیاتر لە هەموو بوارەکان بڕواتە پێشەوە. کاگرەبین مەسلەی ڕوودانەوەی ئەو ڕووداوە نەخوازراوانەی کە لە هەفتەی شوباتا ڕوویاندا ئەگەری دەبێت لە ماوەی ئەم کابینەیەدا بە تایبەتی لە ناکۆچەکانی نێوان ئۆپۆزیسیۆن و لایەنی فەرمانڕەوادا یعنی هەرچەندە جەنابیشت دەڵێ ئێستا لێک تێگەیشتنێک هەیە بەڵام لێک تێگەیشتنەکە یعنی گەیشتوەتە ئەو ئاستە کە زەمینەی توندوتیژی نەهێڵێ. من پێم وایە ئێستا تێگەیشتێکی باش هەیە کە هەموو لایەک لەگەڵ ئەوە نین توندوتیژی هەبێ بۆ چوونەکان بەرتر ئێستا بۆچوونی ئۆپۆزیسیۆن لەبەرچاو دەگیرێت بە تایبەت لەگەڵ دەست بەکاربوونی سەرۆکایەتی نوێی پەرلەمان ئێستا زۆرێک لە شێوەی تەوافقی هەیە سەرۆکی فراکسیۆنەکان لەگەڵ سەرۆکی پەرلەمان ڕێک دەکەون لەسەر پرۆژەکان زۆرێک لە تێگەیشتن هەیە لەوەی کە ئۆپۆزیسیۆن دەبێت بەشدار بێت لە پرۆسی سیاسی نابێ ئۆپۆزیسیۆن لاتەریک بکرێت. هەروەها من پێم وایە سەرۆکی حکوومەتی نوێش پێشەوەی دەست بەکاربووی کابینەکەی بکە کابینەکەی تێک بێنێ ئەو سەردانانەی کە بۆ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کردی بۆ وەرگرتنی ڕاو بۆ چوونیان. من پێم وایە ئێستا کەشوو هەوایەکی لەبارتر هەیە لەوەی کە لە ڕابردوودا هەبوو. ئەو کەشوو هەوایە لەبارە دەبێتە هۆی ئەوەی کە کابینەی هەفتەم بتوانێت بە شێوەیەکی باشتر ئەو پرۆگرامانە جێبەجێ بکات کە لە کابینەی شەشەمدا دەستی پێکرا بوو بەڵام نەگەیشت بۆ قۆناغی جێبەجێکاری. بابزانین دکتۆر ڕێبوار هەر لەسەر هەمان پرسیار چ جۆرە ڕایەکی هەیە؟ من هەڵبەتە هیوادارم توندوتیژی ڕوونەیە بەڵام بەڕاستی ینی ئەبێ خەڵکیش مافی خۆی هەبێ کە بە ئاشتی ڕێی خۆی دەربڕێت چ بە ڕێپێوان بێ چ بە ڕۆژنامە و نووسین بێت ئەگەر ئەو مافە لە خەڵک سنجایەوە دیارە توندوتیژی ڕۆیات. ینی بە قەناعەتی من ئەوەی کە لە شوباتی پارە ڕوویە ئەکرا کە زۆر بەهێمدانەتر مامەڵی لەگەڵا بکرێت. چونکە خەڵک داواکاری دایما هەیە و داواکاریانە پێویستە بە هەند وەربژیرێن ئەوێ بەجددی وەربژیرێن ینی نابێت دەسەڵات وها ڕفتار بکا کە ئێمە لێرەین و هەر ئەوەیە کە ئێمە هێڵین لە هەموو وڵاتە لە بەسەرجیانە خەڵکی ڕێپیاوانەکات و خەڵکی داواکاریە بێت و ینی ئەوەی ئەگەر داواکاری خەڵق قبول نەکرێت ئەگەر رازی نەبن خەڵک چێتە سەرجادە ئەگەر چوارکە چوە سەرجادە ویستی ڕێپیاوانی شێوێ بە تەموتیژی لەگەڵیان بجوڵێنەوە تەبەن تەموتیژی ڕۆیە بەس من هیوادارم کە تەموتیژی ڕوونەیە. کاگرەبین ئەو جۆرە لێک تێگەیشتنی کە جەنابەت ئاماژە و پێکرد ئەکرێوە لێک تێبگەین کە بڵین بە شێوەیەکی ئەگەر ناڕاستە و خۆش بێ ئۆپۆزیسیۆن بۆ لەمە و دوا بەشدار دەبێت لە پرۆسەی سیاسی هەرێمەکەدا وەکو بەشدارێکی ینی فعلی لەو پرۆسانە و لەو ئەرکانی کە لەسەریەتی. بەڵێ من وا تێدەگەم ئۆپۆزیسیۆن ئێستا ینی
ئەو تەجروبەیە ڕابردوو بینیان بەکارهێنانی تونند و توێژی و ئەو ڕووداوە ناخۆشانی کە لێکەوتەوە زەرەری بۆ هەموو لایەکە بوو، بەتەنیا بۆ دەسەڵات نەبوو، زەرەری بۆ ئۆپۆزیسیۆنیش هەبوو، زەرەری بۆ ناوبانگی هەرێمی کوردستانیش هەبوو. من پێم وایە ئۆپۆزیسیۆن لە ئێستادا هەوڵ دەدەن بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر لە ناو حکوومەتیش بەشداریان نەکرد، بەڵام لە هەندێک بواری تر بەشداریان هەبێ. بۆ نمونە ئێستا لە پەرلەمانی کوردستان داوای سەرۆکایەتی 4 لێژنە دەکەن، داوا دەکەن بە 4 لێژنە سەرۆکایەتی وەربگرن، لە کاتێکدا پێشتر ئامادە نەبوون بەشدار بن، ئامادە نەبوون لێژنەکان وەربگرن. ئەوە خۆی لە خۆیدا پیشان دەدا کە ئۆپۆزیسیۆنیش من پێم وایە ئێستا باشتر لە گەمە سیاسیەکە تێدەگات. ئەمە لە واقعش تێ بگەین دروستبوونی ئۆپۆزیسیۆنی جدی بۆی کە لە پێنجی هەفت دروست بوو لەو کابین لە ڕابردوودا لە پەرلەمانی ئێستا بۆ یەکەم جار بوو، تەجروبەیەکی تازە بوو. نە ئۆپۆزیسیۆن دەیزانێت چۆن تەعامل لەگەڵ دەسەڵات بکات، نە دەسەڵات دەیزانێت چۆن تەعامل لەگەڵ ئۆپۆزیسیۆن بکات. من پێم وایە 2 ساڵی ڕابردوو تەجروبەیەکی زۆر گەورە بوو بۆ هەردوو لە تێگەیشتن کە ناتوان بێ ئیش و کارەکان بەو شێوەیە بەڕێوە برووە ئەگەر بە تێگەیشتن نەبێ. بێگومان لە کۆتاییدا ئەگەر مەسەلەکان نەگەنەوە یەکتر دەبێت بۆ نمونە لە پەرلەمان دەبێتەوە دەنجی زۆری نەوکەمینە، بەڵام دەکرێت دەنجی زۆری نەوکەمینە ڕێکەوتنی لەبارەیەوە بکرێت، دەکرێت هەندێک شت کە ئۆپۆزیسیۆن بێتەکارەتەوە بکرێت. و من پێشم وایە بەڕاستی ئۆپۆزیسیۆن داوای شتی زۆریان نەکردووە. ئەوەی کە ئۆپۆزیسیۆن داوای دەکات هەمان داوایە کە پارتی یەکێتی دەکەن، بەڵام بە شێوەیەکی دیکە دەمێنێتەوە ئەوەی کە چۆن جێبەجێ دەکرێت و جێبەجێکردنی بەڕاستیەکەی پێویستی بە ئیرادەی سیاسی هەیە. من هیوادارم کابینەی هەفتە سەرۆکی حکوومەت تازە ئەوە بای ئەوەندە ئازایەتی و ئیرادەی سیاسی هەبێ بەرەنگاری هەندێک لەو کێشانە بێتەوە ئەو کەم و کوڕیانە چارەسەر. دکتۆر ڕێبوار، بەرەنگاربوونەوەی ئەو کێشانە یەکێک لەو شتانە ئەو مەسەلانن کە تایبەتن بە ڕەهەندە نیشتیمانیەکان. یعنی پێت وایە ئەو ڕەهەندە نیشتیمانیانە یا ئیشەکان بۆ ئاقارەدا بڕۆن کە ڕەهەندە نیشتیمانیەکان زاڵکەن؟ ینی خۆ ڕەنگاوە پێشنیارێکی زۆر باش بێ بۆ پەرلەمانی کوردستان و بۆ حکوومەتی کوردستانیش کە ئەگەر ئاکارە نیشتیمانیەکان وەکو تۆ پێڵە یان بڵین چارە سازەکانی گەلی کورد بەهێز بکەیت، ئەو وەختە ئۆپۆزیسیۆن دەتوانێت بێ بەشێکی زۆر کارە لەو یەکگرتنە. بەڵام ینی ئەوە ڕەنگە پرۆگرامێکی باش بێ، ئەو وەختە ئەتوان لە ئاکاری کوردستانە حیزبەکان جیاوازیان هەبێت. یعنی ئەوە بە قەناعەتیم پێشنیارێکی باشە لە ئاکارە نیشتیمانیەکان یا لە چارە نووسازەکانە کە لەگەڵ بەقای لە وڵاتانی دراوسیان و پەیوەندی هەیە بە ئازادی کوردستان و پەیوەندی هەیە بە یعنیەوەی کە کوردستان یەکەیەکی سیاسی دیاریکراوە بێ لەو ناوچەیە ئەتوانی هەموو لابەیە کۆ کار بکات. لەوی تریشاکە پەیوەندی هەیە بە شتینەوە خۆوە ئەتوانی هەچ کەس ڕای خۆی و هەبێ و لە پەرلەمانە و شەڕە بکەن. منی بە قەناعەتی من بەڵێ ینی خۆ لە هەموو لایەکی جیهانە وایە بۆ نمونە کە بەریتانیا بڕیاریان لەگەڵ عێراقە شەڕ بکە، ئۆپۆزیسیۆن پرسی پێکرێ، ئۆپۆزیسیۆن ئەبێ بەشێک لەو بڕیارە هیوادار بکە پەرلەمانی کوردستانی جوهار ڕفتار بکە. دو پرسیارم لەم بەرنامەیەدا ئەچینە لای کاگڕێبین و دوای دێمە لای دکتۆر ڕێبوار. بەپێی ئەو بەرنامەی کارەی کابینەی نوێ ڕایگەیاندووە، پێت وایە کاگڕێبین کۆمەڵگای کوردی لە کۆمەڵگایەکی بەکارهێنەرەوە بگۆڕێ بۆ کۆمەڵگایەکی بەرهەمهێن؟ من پێم وانییە وەکو لە سەرەتاش کان بەڵێن کابینەیەک لە ماوەی ساڵی نوێ بتوانێت ئەو هەنگاوە گەورە بەهاوێ، بەڵام سەرەتاکانی ئەو گۆڕانکاریە لە کابینەی پێنجەم و دواتر لە کابینەی شەشەم بەهێزتر کرا. ئەویش ئەوەیە پاڵپشتیکردنی گوندیەکان، پارەپێدانیان، قەرزی کشت و کاڵی، یارمەتیدانیان لە مەسەلەی کشت و کاڵی بێ دەبێت هۆی ئەوەی کە ئێمە بەلایەنی کەم لە قۆناغی ئێستادا بگەینە قۆناغی ئیکتیفای ذاتی لە مەسەلەی کشت و کاڵ بۆ ئەوەی لە داهاتوودا بتوانین پێش بە خۆمان بەستین. دەکرێت کاری بۆ بکرێت وەکو بینایەک وایە کە کەسی لەخش لەسەر خشتا بنگرێت، دەکرێت کاری بۆ بکرێت، بەڵام من پێم وانییە بە ساڵێنێک ئێمە دەگەینەوە قۆناغ. بەڵێ دکتۆر ڕێبوار 20 سانیەت هەیە بۆ وەڵامی هەرە پرسیارە. بە قەناعەتی من ئەبێ هەنگاوی یەکەم ئەوەیە کە ئابووری لە حیزبایەتی و لە دەسەڵات جا بکرێتەوە، ئابووری ئازادی خۆی و سەربەخۆی هەبێ بۆی بتوانێت بۆ پێش و ڕۆگەشە بکات. دکتۆر ڕێبوار فەتاح، ڕەبین ڕەسوول، سوپاسان دەکەم بۆ بەشداریتان لە بەرنامەی ئەمڕۆی هەلە واشنگتندا. خۆشەویستانم، لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەم کاتژمێرەمان
تا بەیەکگەیشتنەوەی داهاتوومان ڕێز و خۆشەویستی هەرێز خەندان دەرهێنەری بەرنامە زەینەب عەبدوڕەحمان ئەندازیاری دەنگ خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیار جێتان بێڵین ئێرە واشنگتنە دەنگی ئەمریکا.